باشترين جن خير نسائكم من إذا نظر إليها سرته وإذا أمرها أطاعته وإذا غاب عنها حفظته في نفسها وماله. باشترين جنيش أويا كبياوكي سيري كد دڵی خۆش کات، دڵی خۆش دەکات. جا لەوایە زۆر بەتان ئێستا بڵێن طبعا لەوانەیە کەسێک ژنەکەی زۆر جوان بێ سەیری کات دڵی خۆش بێ. نا دوور مەڕۆ. اللهم زينا بزينة الإيمان. جوانترین جوانی بۆ ئافرەت جوانی ئیمانە، جوانی ئەخلاق و ڕەوشتێتی. باوەکو خەڵک دەڵێن مەلیکە جەمال بێ، بەس کە ئیمانەکەی جوان نەبوو، ئەخلاقەکەی جوان نەبوو، بەخوا هەفتەیە لەگەڵ ئیدارە ناکەیت، یەک هەفتە ناتوانانی ژیان لەگەڵی بەریتە سەر. ئەمە چییە؟ ئەخلاق سز بە دەردی تورکمان دەڵێ ئەمە چییە؟ چ ئەخلاقێکی ئێمە؟ پاک داوێن پاک نییە، لێی ئەمین نیت، زمان شەڕ بێوەفا. تو چی دەگەی لە شکلی جوان کە ئەخلاقی جوان نەبێ؟ کەواتە ژنی جوان، ژنی باش ئەو کەسەیە کە سەیرت کرد دڵت خۆش دێ. بۆ دڵت خۆش دەبێ، ڕێزت دەگرێ، بە شێوەیەکی جوان مامەڵەت لەگەڵ دەکا، دەنگ بەسەردا بەرز ناکاتەوە، هەموو صفاتی جوانی تێدایە بەرامبەر پیاوەکەی. وإذا أمرتها أطاعتك کە ئەمری پێ دەکەی بە قسەت دەکات. طبعا لە چاکەدا بە قسەت دەکات. پیاو دڵی خۆش دەبێ، ئەمرێکی بە خێزانی گر بە قسەی دەکات. ئافرەت وەڵا چایەکەم بۆ بێنە، هەڵسە بۆ خۆت. ئێوە چ ئافرەتێک؟ ئەمە چ ژنێکە؟ پیاو چۆن دڵی بەوە خۆش بێت؟ دەی باشە جارێ دوایی ئەمە ژنی باش نییە. ئەو ژنە باشە کە پیاوەکەی ئەمری پێکرد شتێک لە توانایدا هەڵسە بیکە. ئەمما ئەو فکرەی کە ئێستا دەیانەوێت ژنانی مسلمانان تێکدەن و خێزانی مسلمانان تێکدەن، کاکە مە فکرەیەکی شەیطانیە، فکرەیەکی شەیطانیە، فکرەیەکی بەدڕەوشتیە، فکرەی مرۆڤایەتی نییە. هەر لە ناو مرۆڤایەتیدا جێی نابێتەوە مسلمان، نەک لە ناو مسلماندا. إلا کەسێک لە ئەخلاقی مسلمان چوو بێتە دەرەوە، بوو بێتە وەحشیەک. ئەجینا وریابن بەو ڕێکخراوە شەیطانیانە نەخەڵەتەی ئەی ئافرەتی مسلمان.